هەمومان ئەزانین کە بابەتی ژن بەڕاستی بابەتێک بووە کە دیار بوو لە ناو کۆمەلگاکەمانە چونکە بە حکمی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی پیاوسالاری بووە لەبەرەوە قەزەکانی ژن دائیمە نییە بەدیار بوون و زۆرێکیش لەوانە کە هەبوون لە پیاویش کە لەسەر ژن نووسیوانە لەسەر حقوقی ژنان نووسیوانە لەسەر قانونی تەشریعی ئیسلامی بەرامبەر بە ژن زۆریان نووسینەوە خۆشبەختانە وردە وردە لەگەڵ کاتا کە ڕۆیشت ژن خۆشی بۆ خودی خۆشی لەسەر ئەو بابەتانە نووسیوەتی بەڵام زیاتر ئەوەی کە بەردەست بێ لە کتێبخانە سەرچاوەی کوردی و عەرەبی و فارسی ئەوەی کە سەیرم کردنیە بابەتێکی زۆر هەیە لەسەر ژنان نووسراوە و ژنان خۆشیان لەسەر ئەو شتانە لەسەر پرسەکانی ژن نووسیوانە لەسەر داکۆکیکردن لەسەر مافەکانی ژن لەسەر ئەو تاوانانەی کە بەرامبەر بە ژن ئەکرێت زۆر بابەتمان هەیە بەڵام ئەوەی ڕاستی بێت نییە کە ئەوەی ڕەچاو بکرێ و لە بەردەما بێت وەکو ئەوانەی کە داخوازی لەو سەرچاوانە بکەن زیاتر بۆ تەلەبەی پەیمانگاکان و زانکۆکانیان کە لە کاتی نووسینی بەحسەکان و تەقاریرەکانیانایەن ئەو بابەتانە وەرئەگرن کە لەسەر ژن نووسراوە سەرچاومان هەیە لەسەر ئەو بابەتانە لەسەر ژنە ناودارەکانی کورد لەسەر ئەو ژنە قارەمانانەی کە بەڕاستیتیان کۆشاوە لە پێناو میلەتی کووردا لە ناحەی سیاسیەوە و بێجگە لەوەش نییە لە ناحەی مەسەلەی ژنانەوە زۆر بابەتمان هەیە بەڕاستی بە کوردیش و بە عەرەبیش ئەگەر بە نیسبە وەریگری تەبعاً نیسبەی پیاو زیاترە کە لەسەر ژن نووسیوەتی بە عامەتەن بەڵام ژنانیشمان دەستیان نایە ئەو چەمکە و کە خۆیان شت لەسەر خۆیان و لەسەر کە یعنی کەیسی هاوڕەگەزی خۆیان ناشت بنووسن ئێمە کۆمەڵگەیەکی پیاوسالارین لەبەر ئەوە لە کۆنەوە ئەم شتە هەبووە لە ناومانە هەتاکو و کوڕەکە وەستا بێ کە لەسەر شتێ دەنگ کات و قسە بکات و یاخود دیفاع لە خۆی بکانیە ڕێگەیان نایەوە لە ناو خێزانەکانە لە ناو کۆمەڵگا لە ناو سیستمی دەوڵەتە ئەوتە تازە بە تازە یەکێک لە ئافرەتەکانمان بوو بە بەڕێوەبەرەتی وابزەم شارەوانی سلێمانی هەموو سلێمانی پێی خۆش بوو کە ئەو ژنە هاتە ناو ئەو مەسئولیەتەی هەڵگرت لەبەرەوە تا ئێستا لەسەر بێ ئەگەر ڕەچاوی ئەو شتانە بکەینە سەیرەکەینە هەتا ئێستا ئەو مۆرکی پیاوسالاریمان پێوە دیاری یاوە بەڕاستی ژن نەیوێراوە توخنی ئەوانە بکەوە لەو ئێستا خۆشبەختانە بەجددی عنی ژنی عنی بوێر و چاونەترسەیە کە دەستیەوەتە هەموو چەمکی سیاسی چەمکی اقتصادی چەمکی لەسەر نووسین لەسەر ژن خۆی مافەکانی ژن لەبەرەوە شتەکان تۆزە گۆڕاون بەڵام هێشتا بەو ڕێژەیە نییە کە بڵین زۆرێک لە ژنان لەسەر ئەم بابەتانە ئەنووسن ئەوەی ڕاستی بێت بەڕاستی کتێبخانە بە ڕێژەیەکی زۆر دیار خوێنەری خۆی لە دەستداوە ئیتر سەبەبەکەی زۆر شت هەیە بۆی ئەگەڕێنینەوە بەڕاستی یەکێک لەوانە ڕۆڵی تەکنەلۆژیا کە دەورێکی زۆر سەرەکی هەیە لەوەی کە خوێنەر کەمتر بێتە کتێبخانە من بەش بە حاڵی خۆم لە ساڵانی هەشتاکانەوە لەم کتێبخانەیەم ئەو زمانە زۆر کتێبخانە ئاوەدانتر بوو زۆر پڕ بوو یعنی بەڕاستی هەنێ هاوڕێ کتێبخانەمان هەبوو کە بە بەردەوامی ئەهاتن کتێبیان ئیستیعارە ئەکرد و لە ناو کتێبخانەشە کتێبیان ئەخوێندەوە ئێستا ئەو ڕێژەیە زۆر کەم بۆتەوە بە شێوەیەکی ئەوەی کە بەڕاستی زۆر دیارە ئەوانە سەردانمانەکەن کە بۆ تەقاریر و بەحسی پەیمانگا و زانکۆکان ئەیانەوێ کە بێن لەو کاتانی ئێرە قەرەباڵخە بێتەوە گناوەکوتر دایما هۆڵی خوێندنەوەکانمان بەڕاستی چۆڵە ناخۆشبەختانە ئێستا هەمومان ئەزانین کە ئێمە لە ژێر فشارێکی زۆر ناخۆشین لە عنی تەسیری لە دەروونمان کردووە لە ناحەی اقتصادیەوە بڵێ لە ناحەی سیاسیەوە بڵێ لە ناحەی ئیجتماعیەوە بڵێ و لە ناحەی لایەنی تەندروستیەوە بڵێ کە نەخۆشی کۆڤید بەڕاستی کاریگەرێکی زۆری هەبوو کە ئەم چەند ساڵە هەموو مجتەمەعی لە یەکتری دابڕان و ئەمە کە ئەمانە هەموو ڕۆڵێکی سەرەکی هەیە لەوەی لە ئەو جێژوانە گەرمەی کە جاران لە قاوەخانەکان و لە ماڵەکان و لە سەیرانگاکان ئەمان بینی کە خەڵک کۆ ئەبوانێ ئێستا ئەمانە هەمووی دەوری هەبووە کە خەڵک زۆر پارەی پێ نەبێ بەجددی زۆر نەفسیەنتێک ئەچێز و زۆر بێتاقەت ئەبێ و
لایەنی سیاسی بەردەوام شەڕێکی سیاسی گەورەی ناخۆش لە وڵاتە بێنی ئەمە هەمووی کاریگەری هەیە لەسەر دەرونی تاکەکان بە تایبەتی ژن کە ئیتر عنی بەڕاستی کە تۆ شتەکان ئەوە بە ئاسانی دەستەبەر نەبێ بۆت زۆر نایتە ناو بابەتە لاوەکیەکانەوە کە پێڕ ئەگەی لەسەر شتە حیاتەکانی خۆت کە ڕۆژانە پێویستە پێێتی ئەوانە بەڕێ بکەیت ئەوەی ڕاستی بێت لە ناو کۆمەلگانیە ڕاستە ئەنی زیاتر ئەوە بەرچاوە ئەبینرێ کە پیا و زیاتر خۆی ژن ئەچەوسێنێتەوە هەم بە هەمان شێوەژ نییە خۆی جارێکی تر نییە لەسەر ژن ئەنووسێتەوە دیفاعی لێ ئەکات و زۆربەی سەرچاوەکان زیاتر ئەگەر تۆ بەوکو داتایە گوەریگرینیە پیا زیاتر ئەنووسێ لەسەر مەسەلەی ژن ئەیگەڕێن من بەڕێی من ئەیگەڕێنمەوە بۆ هۆشیاری ناو کۆمەڵگە لەبەرەوەی ئەو شتە بۆتە بۆ ماوەیەک تیامانە لە ناو پیاوەکانە ئەگەر پیاوێک جورئەتی ئەوەی هەبێ بە شێوەیەک لە شێوەکان کە زۆر بەوازیحی و بەڕاشکاوی لەسەر ژنێک بنووسێ زۆر جێگای نەق دەبێت لەلایەن کۆمەلگاوە لەلایەن هاوڕەگەزەکەی خۆیەوە لەبەر ئەوە ئەنیژنەکان ئەوان بەرکەوتەی ئەو شتابن ئەبێت ترسێک لە دڵیان نابێنێ کە بەرهجومی کۆمەلگە نەکەون بەرهجومی کۆمەلگەنەوە لەو منکێک لەو شتانە بەڕاستی ئەنی زۆر ژنم بینیوە کە جەسوورانە بەڵام ئەمە بە شێوەیەکی تاک ئەبینرێت نەک بە شێوەیەکی ڕێژەیەکی زۆر کە هەموو تاوانەکانی دەربارەی بەژن ئەخرێت وەکو بۆ نمونە ئۆقیانوسێک لە دەریا ئەو کتێبە دەنگێکی زۆری یایەوە لە شاری سلێمانیا و بگرە لە زۆر شوێنی تریشە کە زۆر کەیسی ژنان لەو سەرچاوایە وەڵا کرابوو ژنمان من ئەیگەڕێنمە بۆی کە بەڕاستی ژن تا ئێستا بەرکەوتەی ئەو هۆشیاریە تاکەی ژنێتی خۆی نەبووە کە بتوانێت نێ لەو ترسە لەو ناخۆشیێ نێ بێتە دەرەوە ڕزگاری بێت و بەدلێرانە دەنگی بێنێتە ناو کۆمەڵگەوە هەیە من ڕەفیق و برادرم هەیە بەڕاستی قەڵەمیان جوانە شت ئەنووسن بۆ نمونە یەکێک لە هاوڕەکانم لەسەر چیرۆک بۆ مناڵان زۆر شتی جوان و نایب ئەنووسێ بەڕاستی هاوڕێم هەیە لەسەر مەسەلەی ژنان شت ئەنووسێ بەڵام هەروەکو پێم وتی ئەمە عنی نخبن تاکتاکن ئەوە نییە کە بڵێ دیارە نازام ئەگەڕێتەوە بۆی بەڕاستی ترسی هەیە لە بابەتەکان کە بنووسێ من بەش بە حاڵی خۆم زۆر جار ئەوە یایەتی لە زۆر نووسینم هەیە و خاتیرە نووسیمەتەوە بەڵام کە خۆشم ئەوم تایە پڕکەشیەوە ناکەم کە بیکەمە کتێبێک کتێبم هەیە شتم وازیعم هەیە وەرگێڕانەکەم بەڵام وەکو نووسینێک تۆزە زەحمەتە و ناشبینی یعنی شوێنێک نەکراوەتەوە بۆ ئەوەی نییە وا لە ژنان بکەن کە ئەو سیقەیە بەخۆیان پیا بکەن بێن بنووسن ئەنی تا ئێستا ینی زۆر کە من ئەو شتانە بەش بە حاڵی کتێبخانەی ئێمە ساڵانە هینێکە ئەەکەینەوە بۆ ئەوانەی کە هەنێ لە نووسەرە ناودارەکانی سلێمانی ئەهێنین وەکو لیژنێکی تحکیم دایانەنین و ئەعلانیەکەین کە بۆ کتێب خوێندنەوە تەبعاً لە هەردوو ڕەگەزەکە ژنان و پیاوان و دەورەیەکیشان بۆ کرایەوە بۆ چۆنێتی نووسین چۆن ڕۆمانی ئەنووسیان چۆن دەسەیتە مۆزوعێک بۆ هین ئەوە بۆ هەردوو ڕەگەزەکە بۆ ژنانیش و بۆ پیاوان بوو دواتر لەلایەن لیژنەکەەوە تەقیمەکرێت کە تا چەندێک پێگەیشتووە لە مەسەلەی بتوانێت بنووسێت ینی ئێمە چەند جارێک ئەو چالاکیانەمان کردەوە بەڵام بە شێوەیەکی بەرچاو نییە کە بڵێ ینی ئەبوو ئێستا شوێنێک هەبە مؤسسەیەکی تایبەتی هەبووە بەڕاستی ئەمانەی لە خۆی بگرتایە و بانگەوازی ئەوی بکردایە کە چۆن ژنان بێنە پێشەوە فێری نووسین بن. بێ ئاستی ئاگایی خۆی بەرزکاتەوە بەڕاستی و خۆشبەختانە من ئەوە ئەبینم بەم جیلە تازەی ئێستەوە کە بە هەوڵی ئەوەیان بەڕاستی عنی گەنجی ئێستا زیاتر چاونەترسە زیاتر دەنگی دلێرە قسە ئەکا عنی ڕێی خۆی ئایا کە گەورە ئەبێنێ لە هەموو ماڵەکانە ئەبینم کە کچەکان نییە بەڕاستی زۆر گۆڕاون لە چاو جیلەکانی پێشووتریانە هەروەک دەزانی ئێمە زۆر شتمان باس کرد لەسەر ئەوەی کە ڕۆڵی کۆمەڵگا و ئەو کاریگەرانی کە لەسەر ژن هەیەی وەکو باسمان کرد پیا و سالاری وەکو وتمان ئەو فشارە دەرونیانەی کە لەسەر تاکی ژنە لە ناو کۆمەڵگا ئەمانە کاریگەری هەیە
زۆر عنی بە ناخۆشببختانە شاری سلێمانی خەڵکەکەی ینی لە ساڵی چلەکانەوە 1940 و ئەم کتێبخانەیە دەرگای کراوە بۆ واڵا بۆ بەڕۆی ئەم تاک بە تاکی ئەم میلەتە بەڵام کتێبخانەکەمان ئەگەر من بێم وەکو کەسێکی مەکتەبی قسە بکەم نە لە شوێنی بیناکەیەوە مووقعەکەیەوە نە لە جەوی ناو کتێبخانەکە لە ئەرزیەکەی لە دیوارەکانی لە سەقفی کە ئەوە یەکێکە لە یەکەم سیفاتەکانی کتێبخانە کە ئەبێ عەزل بێت ئەو جەوە لەبارەی نییە بەڕاستی لە زستانە زۆر ساردە لە بەرەوەی گەرمکەرەوەمان نییە لە هاوینە زۆر گەرمە لە بەرەوەی ساردکەرەوەمان نییە بەڕاستی ئەوانە تێک چون چەند ساڵە نییە ئەڵێن چاکی ئەکەنەوە چاک ناکرێتەوە ئێستا تازە بەتەمان خەریکن دەسێکی پیابێنەوە چەندین جار لە ئێمە لە ئیداری کتێبخانەوە داوامان بەرز کردوێتەوە بۆ بەرزتر لە خۆمان بۆ بەڕێوەبەراتی گشتیەکان بۆ وەزارات بۆ گەیشتۆتە ئاستی ئەوەی کە ئەو پێداویستانی کتێبخانە دابینکەن لە ئەخیران نەکراوە هیچ سەرفیاتێ بۆ کتێبخانە ناکرێت کە ئێمە عنی کە ئەچیتە هەج وڵاتێک ئەڵێ شارستانێتی ئەو وڵاتە بەچی دەرەکەوێت ئەڵێ یەکەم بە کتێبخانەکەی دووەم بە مۆزەخانەکەی ئەنی بەڵام بەداخەوە کتێبخانەی گشتی سلێمانی وێرانە سەرڕای ئەو هەموو کەسە ناودار و ڕێکوپێکی کە لەم شارە هەیە کە خەمخۆری ئەم شارن هەنێک کەس هەیە یارمەتی زۆر سپاسیانەکەم لێرەوە بەڵام یارمەتیانەکە لە ئاستی پێویستانیە کە ئەبوو ئێستا لە ناو شاری سلێمانیە هەر گەڕەکە و کتێبخانەیەکی گشتی خۆی هەبوایە کە ئێمە زیاد لە 15 ساڵ پێش ئێستا ئەرزەکانیشان تەخسیس کرد یەکێک لە توی مەلیگ یەکێک لە سەرچنار نەکرا بۆمان کە بە حساب ئێمە لە ژنێ پێکاتین کە ئەو دوو کتێبخانەیە دوو کتێبخانەی تری گەورە بکرێتەوە نەکرایەوە بۆی و کەس نییە دەعممان بکا بەڕاستی زۆر حکوومەتی هەرێمی کوردستان خەمساردە بەرامبەر کتێبخانەی گشتی هەموو کتێبخانە گشتیەکان هیچ مواسەفاتێکی تیانە کتێبەکان ئەبێت لە گەرمی دیاریکرای خۆیانە گەرمی و ساردی دیاریکرای خۆیانانی ئەبێ بپارێزن ئەو کتێبانە بەردەوام لە گەرمایەکی زۆران لە ساردێکی زۆران تەبعاً ئەمە کتێبەکە لە ناو ئەچێ و قاعی خوێندنەوەکە هیچ لەبار نییە بۆ دانیشتن و خوێندنەوە